يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، هەموو کەس سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە تەبایی ڕەحمەتە، دووبەرەکیش مایەی زەحمەتە. هیچ کەسێک نییە لەسەر زەویدا دام بەوەدا نەنێ لە هەر شوێنێکە تەبایی هەبێ خۆشی هەیە. لە هەر شوێنێکە لە نێوانی دوو کەسە تا دوو لایەن و دوو حکومەتە ناتەبایی و ناکۆچی هەبێ، خەڵکی بە تێگڕا تووشی زەحمەت دەبن. بۆیە وتاری ئەمڕۆمان پشتیوان بە خوای تاک و تەنها و بێشەریک باسی تەبایی دەکەین. تەبایی لەگەڵ خۆتە، پێش هەموو کەس تەبایی لەگەڵ ناخی خۆتە. هیوا هەیە لەگەڵ خەڵکە عەیبی نییە، بەڵام لەگەڵ خۆیدا ناکۆکە. پەنا بەخوا ئەوە زۆر دەردێکی کوشندەیە. ئینسان لەگەڵ خۆیدا ناکۆک بێ و ناتەبا بێ، ڕقی لە خۆی بێ، حەزی بە خۆی نەبێ. لە کوردەواریدا زۆر جا دەبیستین دەڵێن فڵان کەس خۆی زۆر خۆش دەوێ، وەکو عەیبێک، بەڵام نا، بە پێچەوانەوە هەر کەس خۆی زۆر خۆش نەوێ ئەوە لێ حاڵی نەبووە. پێش هەموو کەس دەبێت لەگەڵ خۆتا تەبابی، لەگەڵ جەستەی خۆتا تەبابی، لەگەڵ عەقڵی خۆتا تەوابی، لەگەڵ لاشەی خۆت و ژیانی خۆت، ڕزقی خۆت، ماڵەکەی خۆتا تەبابی، پێشکوربی، پێ ڕازیبی، شانازی پێوە بکەی، ناشکوری پێ نەکەی، وا نەزانی خەڵک هەمووی لە تۆ بەختەوەرترە. ئەو تەبایی و سازانە لەگەڵ ناخی خۆتدا لە پێش هەموو کەسەوەیە. ئەگەر لەگەڵ خۆتا کەسێکی تەبا و ڕێک و پێک بووی، بە دڵنیاییەوە کاردانەوەت دەبێت لەسەر دەور و بەرەکەشت. بەڵام ئینسان ئەگەر لەگەڵ نەفسی خۆی و ناخی خۆیدا ڕێک و پێک و تەبا نەبوو، سەی دەکەی هەر لە خۆ پەستە لە خەڵک. ئیوا هەیە مەرحەبایی بکەی وا جواب ناداتەوە دڵت قەناعەتی بێ. ئەوە معنای وە نییە ڕقی لە تۆیە، لەگەڵ تۆ ناتەبایە، عوزری بۆ بێنەوە بڕوا بکە ئەوە لەگەڵ خۆی ناتەبایە، ئەوە لەگەڵ ناخی خۆی بە شەڕ دێ، بەڵام بە تۆی دەردەبڕێ. بۆیە زۆر جار دەبێت سەرفی نەزەرمان بەرامبەر بە یەکتر هەبێ، لەبەرەوەی کابرا لەو کاتەدا کە وەکو پێویست جوابی تۆی نەداوەتەوە، وەکو پێویست بەرەوە ڕووی تۆ نەهاتووە، وەکو پێویست سەلامی لێ نەکردووی، لەگەڵ خۆی ناتەبایە. تۆ شتەکە مەهێنە سەر خۆت، بڵێ ئەبێت چی لەگەڵ ما هەبێ. دوعای بۆ کە بڵێ خوا ڕەحمی پێ بکە. دووەمیان لەگەڵ خێزان و دەوروبەرت، چونکە تۆ پێش هەموو کەس لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆتا دەژی. تەبایی ناو خێزان مایە ڕەحمەت و سەرفرازیە بۆ ئینسان. خوای پەروەردگار لە قورئانە باسی دوو ماڵمان بۆ دەکا، هەردووکیان ماڵە پێغەمبەرن سەلامی خۆیان لەسەر بێ. ماڵێکیان تەبا، ماڵی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. دایکێک باوک ناوی دیار نییە، دیارە لەو کاتە دەڕم بێ لە ژیانە نەما بێ، بەڵام دایک سەرپەرشتیاری ماڵە، موسایەکی کۆرپە، برایەکی هەیە هاڕون، خوشکێکی هەیە. ئەم ماڵە پەروەردگار باسی ئەو کاتەمان بۆ دەکا کە ئینسانە پاکەکان و دەروونە بەرزەکان لە دەستی ستەمکاری و دیکتاتۆریەتی فێرعەونی میسری کەوتبوونە هیلاکەتەوە. منداڵە ساواکانی بە ناحەق سەردەبڕی، نەوەکو ئەستێرەی بەختی ئەو بکەوێتە لەقی و منداڵێکی بەنو ئیسرائیلی لەدایک ببێ. بەسەرهاتی موسا و ئەوانە جەنابتان لە قورئانە زۆرتان بۆ باس کراوە. ئەوەی مەبەستی وتارەکەی ئێمە لەسەر تەبایی ئەوەیە، تەماشا دەکەی ماڵێکن، دایک بە کچەوەڵەکەی خۆی دەڵێ بە خوشکی موسا، دەڵێ وقالت لأخته قصيه فبصرت به عن جنب وهم لا يشعرون. کچەکەم هەستە، ئەوە موسام خستە ئەو تابوتەوە و خستمە ئاوی نیلەوە، بە شوێنیا بڕۆ پێ بە پێ، ئاگادار بە هەستت پێ نەکەن، چاو دیێری بکە بزانە ئەم مەلۆتکەیە ئاوەکە بەرەو کوێی دەبا. ئەم کچە ناڵە دایەوە ئیشی من نییە، پێم بزانن دەمان کوژن، تۆ کەی ئەوەت کرد. ئەم دەمەدرمەیە لە نێوانی ئەم کچە عازەبە و لە نێوان دایکا ڕوونادا، ڕێک بە قسەی دایکی دەڕوە. کچێشی ئەم سەردەمەی ئێمە بێ، ئەگە ماڵێکی ناتەبا بێ، جارێت چەلەحانەی کارەکەی لەبیر دەباتەوە. دایە چۆن شتی وات کرد، چۆن دڵت هەدە و مناڵەوا لێ بکەی، بۆ بەوە هەموو خەیاڵاتێک وەزانی وەحی خوایت بۆ هاتووە.
دا ئەم قسانە ناکرێت کچەکە ڕێک و پێک دایکی چی پێکوتووە کارەکە ئەنجام دەدا لەولاوە موسا کاتێک کە دەربەدەر و ئاوارە دەبێ و دەچێتە مەدیەن کە دەگەڕێتەوە خوا دەیکا بە پێغەمبەر پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس و لە سوورەتی طاهادا دوو شوێنە ئەو مەوزوعەمان بۆ باس دەکا دەفەرمێت کە خوا فەرمووی ئەی موسا تۆم کرد بە پێغەمبەری خۆم و لە شێوی تووڕای یەکسەر باسی براکەشی دەکا فەرمووی وەئەخی هاڕون هو ئەفسەح منی لیسانن خوای پەروەردگار داوا لێ دەکەم تو خوا بۆ گەورەی خۆت هاڕوونی براشم کە بە پێغەمبەر ئەها چاو لێ کە پۆست و پلە هاتە پێشێ کە نان و حرمەت هاتە پێشەوە کە ڕێز و تەقدیرێکی خوای بۆ کەسێکەیە براکەی لەبیرە خوایە هاڕوونی براشم بکەی بە پێغەمبەر چونکە ئەو لە من زمانی پاراوترە باشتر شتەکان دەردەبڕێ لە سوورەتی تاشە دەفەرمێ ئوشدود بیهی ئەزری و ئەشریکه فی ئەمری خوای ئەگە براکەم لەگەڵ بێ پشتم پێی ئەستورە پشتم بە براکەم قایمە و براکەم پشتم بەرنادا خوایە بیکەی بە هاوبەش لەم کارە پیرۆزە و پلە بەرزەی پێغەمبەرایەتیدا خوایە بەشی ئەویش دەی چونکە ماڵێکی تەبان ئەم برایەتیان ئەوەندە خۆشە خوایە بەس با بۆ من نەبێ خوایە بۆ براکەشم بێ خوای پەروەردگار هەردووکیان دەکا بە پێغەمبەر پشتی یەکتر دەگرن سەرنجامی ئەم ماڵە تەبا هەژارە بێناوە گەورەترین دیکتاتۆریەتی سەر زەوی هەڵدەتەکێنن کە فیرعەونە خوای لەبەریان ڕاناگرێ ئەوە نمونەی ماڵی تەبایە ئەوە نمونەی ماڵێکە کە براکەت چی بۆ خۆی پێخۆشە یەکسەر باسی براکەشی دەکا کچەکە دەمەدەمێ لەگەڵ دایکیدا ناکە دڵسۆزن بۆ یەکتر بە دەوری یەکەون ماڵە ناتەباکە ماڵی یعقوب پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ جا زۆر جار ئێمە دەبێت لەم قورئانەوە ڕاستیەکان تێبگەین ئەبینی پیاوێکی زۆر ساڵح و خواناس ئافرەتێکی زۆر بەڕێز و دیندار و ڕەوشت پاک ماڵ و منداڵێکی زۆر ناساڵحیان هەیە ئەولادەکانیان زۆر ناتەبا و ڕێک و پێکن ڕەنبێ من و تۆ جارێ هەڵەمان کرد بێڵە کوڕە خوا غەزەوی لێگرتووە کاکە نەیزانی و باشیان پەروەردە بکە ناوا مەڵێ یعقوب پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ یعقوب کوڕی ئیسحاقە ئیسحاق کوڕی ئیبراهیم پێغەمبەرە پشتا و پشت پێغەمبەرن بەڵام چی بکەی کە ئەولاد خۆی ساڵح نەبوو بۆیە مەڵێ ئازایەتی خۆم بوو یان فڵان کەس نەیزانی پەروەردەیان کا باشی ئامۆژگاری نەکردن بڵێ خوایە ڕەحمم پێ بکەی ئەولادەکانم ناتەبانە بن مەڵێ خۆم وام کرد یان فڵان کەس لێی نەزانی زۆریش چێ هەیە لە پێغەمبەران باشتر پەروەردەی منداڵ بکە بەڵام سەی دەکەی ماڵ و منداڵەکەی ساڵح وەکو پێویست ڕێک و پێگنین کوڕەکانی گەورە و تەواون پیلان بۆ برایەکی بچکۆلایان دادەنێن ئوقتلوا یوسف ئەو اطرحوه ئەرضا یەخلو لەکم وجه ئەبیکم وتەکونوا من بعده قوما صالحین وەرن با یوسف بکوژین بە هەمومان یان لانی کەم ڕێی دووەم وتی با دووری خەینەوە ئەو کاتە دەچینەوە پێش چاوی باوکمان و ئەوی لەبەر چاولا دەچێەوە تۆبە دەکەین و دەبێنەوە پیاوی ساڵح گرنگە یوسف لە ناوبەرین گرنگەوەی لە خۆمانی دوورخەینەوە لەم ماڵە بەدەرینین ماڵی پێغەمبەرێکە کۆمەڵە برا پیلانێکی ژەهراوی ئەوە بۆ برا بێتاوانەکەیان دادەنێن ئەم ماڵە چەند ساڵ فرمێسکی تێدا بوو وەبیەضەت عەیناه من الحزن لە سوورەتی یوسف ئایەتی 84 دەفەرمێ یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چاوی سپی هەڵگەڕا بە گریان و بە خەم شوێر بوو نابینا بوو لە تاوانە ئەمە ماڵی ناتەبا سەرنجامی ئەم ناتەبایە چی لێکردن باوک پیر بوو دڵی پڕ لە ژان بوو چاوی نابینا بوو دەوڵەمەند بوون کاتی خۆی ئاژەڵدارێکی گەورە بوون هەژار بوون وان لێ هات محتاج بوون بۆ نانێک ڕوو لە وڵاتی میسرکەن لە وڵاتی خۆیان ئاخری بەجیان هێش فەلەستین بەو هەموو دەوڵەمەندیەوە ڕویان کرد لە وڵاتی میسر لە لای یوسفی برایان بحێنەوە ئەمە سەرنجامی ماڵێکی ناتەبایە بۆیە ناتەبایی لە ناو خێزانێکیشدا زەحمەت دروست دەکات بە هەمان شێوەی خێزانێک لە ناو میلەتێکیشدا جا میلەت خێزانێکی گەورەیە ئێمە برامان هەیە خوشکمان هەیە دایک و باوکمان هەیە کە بووین بە نەتەوە بووین بە وەکو میلەتی کورد بۆ نمونە بووین بە موسڵمانان ئەوە هەمومان دەبین بە خێزانێکی گەورە ئەو کاتە ئەو پیاوە ئەو بەڕێزە ئەو بەڕێزەوانە برا من ئەو خوشکەمە ئەو خوشکەمە ئەو خوشکەم زیاتر دەبن خێزانەکەت دەبێتە نەتەوەیەک دەبێتە گەلێک دەبێتە هۆزێک لەو کاتەشا ئەگە تەماشاکەی وشەی ئوقتلوا ئوتڕحوا ئێستاش هەر ئەوەیە لە جیهاندا ئەگە من فڵان کەس کوژم و لایبم ئەوە من لە ناو میلەتە جێم دەبێتەوە ئەگە فڵان کەس دوور خەینەوە لە کاری سیاسی و نەهێڵین ئەو کاری هەبێ ئەو من دەچمە پێشەوە لە دڵی میلەتە عەینی براکانی یوسف ئەم ناتەباییە لە ناو ماڵێکە هەبوو
ئەو نەتەوەیە سەرفراز نابێ ئەو نەتەوەیە هەموو دنیا هەوڵ بدا یارمەتی بدا چونکە لە ناوخۆیدا تا ناتەبایە کاری بۆ ناکرێت. ئیماندارانی بەڕێز ئەم مەسافەیە کۆمەڵە بوومەلەرزە ئەوانە هەبوو کە هەمومان هەل لە شاشەی تیڤیەکانەوە کە دەیبینین خەفەت بۆ برایانمان لە کوردستانی ئەودی و لێرە و لەم و ئەوێ دەبینین لە هەموو جیهاندا کە بوومەلەرزەیەک دەبینی ماڵی خەڵکی وێران کردووە ئەبێ وابزانی ئەوە تۆی ئەم جارە خۆی گەورە ماڵەکەی تۆی نەڕووخاندووە و دوعای خێریش بۆ بکەی پێی بە خەمبی دەستی هاوکاری بۆ درێژکەی. جا لە قورئانی پیرۆز بوومەلەرزە چەند خەتەرە کاتێکی دیاری نەکراوی هەیە کە هات کەس ناتوانێت بەربەرستی بکە هیچ هێزێک نییە یابان بەو زەخمی خۆی و ناتوانێت هیچ کارێکی پێشبینی بۆ بکە و ناتوانێت ڕێگاشی لێ بگرێت. خوای پەروەردگار لەگەڵ لافا و زریانە کە هیچ شوێنە ناوێتەوە فڵان وڵات لافا و لێداوەسەی کە چی لێ هاتووە لافا و زریان و بوومەلەرزە خوا لەگەڵ ناتەبایی ناوخۆدا باسی کردووە. باسی قورئان کەین قورئان دەفەرمێ لە سوورەتی ئەنعام ئایەتی 65 قل هو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم أو من تحت أرجلكم أو يلبسكم شيعا ويذيق بعضكم بأس بعض انظر كيف نصرف الآيات لعلهم يفقهون. الله سبحانه وتعالى أو ذاتك تواناي هيا لسروتان وبهوي هورة ريشقة واليزمباران زورة ولا فوتان بصرها هستين ومالو حالتان نهيلا لەدە سەڵاتی ئەڵڵادا ئەو بارانەی کە تۆ دەپاڕێەوە خوایە بارانم بۆ ببارێنی گژوجیان بۆ شینکە و دەغڵودانم هەبێ یەک تۆز لە ڕادەی خۆی زیاتر بچێتە دەرەوە دەغڵودانەکەت وێران دەکا مڵکەکەت وێران دەبێت زەویەکەت نامێنێ خانووەکەت ئاو دەیبا سیارەکەت لە دەست دەدەی خۆت ئەخنچێ ئەوە خوای پەروەردگارە کە ئەگەر دەسەڵات و قودرەتی ئەو نەبێ ئەم بارانە لە ڕێژەی دیاریکراوە نەبارێ لە زیاتی ڕەحمت دەبێتە زەحمەت و غەزەب. خوای پەروەردگار دەفەرمێیان لە ژێرەوە زەویتان لە ژێرا بلەرزێنم ئەو زەویە ئارامەی کە وتاری ڕابردوو باسمان کرد خوای پەروەردگار بە یەک چرکەیەک لە ژێر تا دەیلەرزێنێ و ئەبێ ماڵەکەت خۆت ڕاکەی لەبەری لە هیچ شوێنێکی زەویدا جەگەن نابێتەوە. ئەو یەلبیسەکم شیعەن بەڵای سێم خوای پەروەردگار ئەگەر ڕوو لە خوانە بن دەتانکا بە ناحەز لە ناو یەکترا شیعەن واتە تەفرەقە و جەمع و حیزب و دەستەگەری و فڵان کەس کتێبی کەس ناخوێنێتەوە هەمووی ڕقی لە یەکە ئەمە ناخۆشی سیاسی. ويذيق بعضكم بأس بعض تا کار دەکاتە ئەوەی ڕخەکانی ناودڵ دەتەقنەوە چەک بەرامبەر یەک هەڵدەگرن تاڵاو دەکەن بە ناخی یەکتردا ئەمە شەڕی ناوخۆ بە چەکداری ئەم چوارە بەیەکەوە هاتوون لافا و زریان کەماڵ و حاڵ وێران دەکا خۆت دەخنکێنێ بوومەلەرزە کە ژیانت ئارام نامێنێ و نازانی بەرەو کوێ بڕۆی زەوی لە ژێر تا دەلەرزێ ناکۆچی و حیزبێنەی ناوخۆ کە هەموو کەس ڕقی لە بەرامبەرەکەی بێ شەکدارانە پەلاماردانی یەکتر و شەڕی ناوخۆ خوا دەفەرمێ ئەو چوار بەڵاوەکو یەکن ئەمەم بۆ باسکردن خەڵکینە بیر بکەنەوە ڕوو لە خوا بن تەبابن لە ناوخۆتاندا دەست مەدەنە یەخەی یەکتر. هەر بۆ پاراستنی تەبایی بوو خۆشەویستان مەگە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشاکەن چەند منافقی زۆر لە ناو شاری مەدینەی پێغەمبەرە هەبوون صلی الله علیه وسلم لە دەوڵەتەکەی مەدینەدا لە دەوڵەتی مەدەنیدا مسلمانی تێدا بوو کافری تێدا بوو مەسیحی تێدا بوو جوولەکەی تێدا بوو مولحیدی تێدا بوو مسلمانیش تێدا بوو هەموو تێک بەیەکەوە دەژیان لە هەمووان خەتەرتر کافرەکە خەتەر نەبەوە دیار بوو جوولەکە حەقی خۆیان دیاریکرا بوو مەسیحی دیار بوو مولحید دیار بوو ئەوەی مشکلە بوو منافقەکان بوون ئەڵە کەسیان هەبووە کە سوزدەی بردووە لە نوێژە جامانەکەی و کوڵاوەکەی بە پاژنەپێی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوتووە لە مزگەوتی نەبەویدا ئەوەندە لە پێغەمبەرەوە نزیک بووە لە نوێژە کەچی کە دەچۆ دەرەوەی مزگەوت لەخۆی ئەم محەممەدە چاک دەستی بەسەر ئەم مەدینەیەداگرت شەر بێدە سەڵاتمان هەبێ کارێکت پێ بکەین وا بچێ هەر غەیبەتیان دەکرد خوای گەورە هەمووی لە قورئانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم باس کرد یەک پێی ناساندون بە ڕێی جوبریلەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری هەموو سیرەکە ڕۆژێک لە ڕۆژان نەیفەرموو خەڵکی ئاگادار بن فڵان کەس منافقە لە ئەبوو بەکر بپرسەوە نازانم عومەر نەهیشتی وای نەبیستووە یەک سەحابە هەبووە صاحبی سڕی نەبی کە حوزەیفەی یەمانیە کە ئەوش ئەوەندە نهێنی پارێز بووە لای یەک بەشەر ناوێکی نەدرکاندووە پێغەمبەر فەرمووی تۆ بیان ناسە فڵان و فڵان و فڵان و فڵان لە ڕیزی مزگەوت و ناو خۆماندا منافقن لەگەڵماندا دێنە شەڕی کافران لە پشتەوە خەنجەرمان لێدەن زۆر ئازاری پێغەمبەریان دەدا بوختانیان بۆ خات و عایشەی خێزانی کرد لە ناو ماڵەکەی خۆیدا خەریب و ماڵی پێغەمبەر هەڵتەکێنن بەڵام پێغەمبەری خوا ناویان ناهێنێ وەرە سەیری کە هەموو حەدیث بێنە بزانە ناوێکی کەنی تێدایە تیان نییە بۆ جەنگی ڕاگەیاندن دروست نەبێ
ئەوە سەردەمە ئەگەر ناوی بێنانە ناوی بزڕان نایە حەربی ئیعلامی دروست دەبوو با ڕاگەیاندن بەکار نەهێنین بۆلام بەرخۆمان. دووەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک کەسیانی نەکوشت تەنانەت عەبدوڵای کوڕی ئوبەی سەلول هەبوو کوڕەکەی خۆی وتی ئەی پێغەمبەری خوا بیستومە باوکم ناماخوڵیەشی کردووەتوێتی بۆنی کارەکەم لە موحەممەد پێ خۆشترە لەسەر ئەو قسەیە قەسەم بەخوا دەیکوژم. پێغەمبەر فەرمووی واز بێنە دەست بۆ باوکت مەبە دواتر بڵاو دەبێتەوە دەڵێن موحەممەد هاوڵانی خۆی دەکوژێ لەبەر چاوی میلەتانی دنیا ناشرین دەبین خەڵک ئەمە نازانێت لەسەر چێ لێی گەڕێ با دەستمان نەچێتە خوێنی یەکتر لە ناو دەوڵەتەکەیە لە ناو شارەکەدا واز بێنە کەواتە نە حەربی ئیعلامی کرد ڕاگەیاندن نە جەنگی ناوخۆی کرد با دەوڵەتی مەدینە لە ناوەوە هەڵنەتەچێ بەم دوانە هەڵدەتەچێ ڕۆژە نە ناوی هێنان و قسەی پێوتن و ناوی زڕاندن تەنها قورئان سیفەتەکانی باز دەکردن بەبێ ناوهێنانی کەس خەڵکی ناگادار بن ئەمەی ئەم سیفەتانی تێدا بێ منافقە تا قیامەت بۆ من و تۆش دەخوێنرێتەوە بێ ئاگامان لە خۆمان بێ. بەچی تەبا دەبین؟ یەکەمیان بەڕووکردنە خوا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا خەڵکینە تێگڕا دەست بگرن بە حەبلی خوا کە قورئانە حەبلی خوا ئەو قورئانەیە سەرێکی لای ئەڵڵایە سەرەکەی تریاتۆتە سەر زەوی ئازا ئەو کەسەی بیدۆزێتەوە دەستی پێوە بگرێ جاکە هەمومان دەستمان بە یەک حەبلی خوا بوو کە قورئان بوو تەبا دەبین کەچی قورئان هێشتا ناتەبایی ئەوەندە خەتەرە دەفەرمێ ولا تفرقوا خۆڕەم بڵێ ئەم وشەیە هەست زیادەیە ئەگەر هەموو دەست بگرین بە حەبلی خواوە تەباین خوا دەفەرمێ ئاگاتان لێبێت دەستان یەکیش هەم دەستی لێبەر نەدا تەفرەقەتان تێدەخەوێت ئاگادار بن ناتەبانە بن لە ناو خۆتاندا. لێرەدا وشەی جەمیعەن زۆر گرنگە لەسەری بوەستین ئەگەر ئەم دینە هەمومان تێگڕا دەستی پێوە نەگرین لە دنیادا پێبەختەوەر نابین. بۆ نمونە قورئان دەفەرمێ ڕاستگۆ بە ئەمیندار بە بە وەفا بە دەست پاک بە داوێن پاک بە چاو پاک بە بە ویژدان بە تۆ ئەگەر بۆ خۆت ئەمانە هەموو جێبەجێکەی بەڵام کە چوویە بازار بەڵێنبەرەکەت ئەمین نەبوو بەرامگەرەکەت ڕاستگۆ نەبوو ڕەفیقەکەت وەفادار نەبوو کەسەکانی هاوڕێت داوێن پاک و بە ئەخلاق نەبوون تۆکو پێویست ناتوانانی سود لە دینەکە وەرگری هەڵی خوا من هەموو دین جێبەجێ دەکەم کەچی سێ یەکەم هەل لە ناڕەحەتی دام بۆیە دین دەبێ بە هەمووانمان باوەشی پێداکەین جەمیعاً وەکو لە قورئانە لە باسی تەوبەشە دەفەرمێ وەتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ئەگەر بێشەرعیە کرا هەموو تەوبە بکەن ئەیناگە غەزەبی خوا هات پاک و پیس بەیەکەوە دەسووتێنێ بەڵام لە قیامەتە تۆ بەختەوەری ئەگەر چاکت کردووە ئەو بەدبەخت دەبێت کە خراپی کردووە. پیغمبری خوا صلی الله علیه وسلم دفرمی اتي على الناس زمان الصابر فيهم على دينه كالقابض على الجمر روجه دی بسر ام امتم دا او کسی کبا وشی بم دین دا کردو او اسلام برنادا وکو دستی بس پشکوی اگرو بیوایا يعني سيدك تو ام دين دته بيجري بلام لولا هل مسلمانك رفيق توك بيوز ناجري تو انا راح حدك اگه دستی لبر ايش باش درو دستی پیو دگری دینکت هي دنیاکت خریکه لدست دچه بەڵام تۆ دینەکەت هەڵبژێرە و دنیا کۆتایی پێ دێت تۆ لە قیامەتا بەختەوە دەبی کەواتە ئیسلام کۆمان دەکاتەوە. دووەمیان بەرژەوەندی هاوبەش تەبامان دەکات. ئێستا سەیری کەم بەڕێزان یەکێتی ئەوروپا کۆمەڵە وڵاتی ئەوروپی پارەیان یۆرۆیە سنوورەکانیان بەس بە ڕەقەمی سارە خەڵک دەزان لێکی جیاکاتەوە ئامانجیان بڕیاریان کۆمەکیان بۆ یەکتر هەموویان کردو بە یەک یەک شت کۆی کردوونەوە ئەو هەموو یەکێتی ئەوروپایە بەرژەوەندی هاوبەش لە هەموو وڵاتی ئەوروپا کابرا لەم وڵات دەڕوا بۆ وڵات بەبێ ئەوەی کەوا نە ڤیزەیەک لێداتەوە نە هیچێک بگۆڕێ نە سەیتەرێک بێتە ڕێی بەداخەوە ئێمەوەتانێ لێرە لەم شارە دەچی بۆ ئەو شارە سێ چوار سەیتەرە دێتە ڕێ دەبێت لە هەموو جار تەسکەرەکەشی بدەیە و سیارەکەشت تەفتیشکە و جان تاکەشت بڕوانێت لە سەیتەرەشکە دیسان متمانەی بۆی پێشوونیە جارشکە بڕوانێتەوە لە بینی دوو شارە ئەو ئەوروپا یەکێتی ئەوروپا ئەو هەموو وڵاتە بەسەر یەکەوە سەیتەرێک لە بینی کەسانیە تەفتیشاتێک نییە ڤیزەیەک نییە هەمووی بوون بە یەک پارە یەک ئامانجی هاوبەش هەر کەسەش وڵاتی سەر بەخۆی خۆیە ئەوە ئامانجی هاوبەش ئاگاداربی کۆت بکاتەوە باشە بۆیە لە ئامانجی هاوبەشە سەرکەوتوو دەبین. مسلمانان ئەمڕۆ نەوتیان هەیە هەرچی کانزە هەیە لە جیهانی ئیسلامدا هەیە لەسەر دەریایە زۆربەی بەشەکانی وڵاتی ئیسلامی خاکەکەمان زۆر بەپیتە ئاو هەوامان زۆر گونجاوە گەشت و گوزارمان هەیە خەڵکی ڕۆژهەڵات و جیهانی ئیسلام زۆر زۆر زیرەکن ئەوانەی لە ناسای ئەمریکا ئیش دەکەن زۆربیان ئاسیەوین زۆربیان خەڵکی میسر و عێراق و ئەوانن کە لە دەستی زوڵم ڕایان کردووە دانیشتوانمان زۆرە ناوچەکەمان استراتیژی و نێودەوڵەتیە کەچی مسلمانانی جیهان لە هەموو کەس داماوترن ئەمڕۆ لە هەموو کەس زەلیلترن بۆ چونکە ناتەبان کوفریش بۆ ئەوەی کە زەلیلترمان کە بەردەوام شەڕ دەنێتەوە شەڕی نێوان دوو مسلمان نابڕێتەوە ئەوە تەماشاکە ئەگەر جەنابتان لەبیرتان بێت لە شەستەکانە شەڕی عەرەب ئیسرائیل چەندی خایاندووە 6 ساعتی خایاندووە
هەموو شەڕی عەرەب و ئیسرائیل بە 6 ساعت کۆتایی پێهاتووە. ئەی شەڕی عێراق و ئێران چەند ساڵی خاندووە؟ 8 دانە ساڵ یارمەتی هەردوو لاشی داوە. ئەمڕۆکانە جەنگی ئەم موسڵمان لەگەڵ موسڵمانان لە سەفەوی و عوسمانیەکانەوە سەیکە لە چاڵێرانە 100 ساڵ شەڕی بینی موسڵمانان هەبووە. کوفر لەولاوە ناوال لێ دەکات بە شەڕ زەلیلت دەکات دەستی ماچکەی بە قوربان وەرە ئیسلاحی حاڵم بکە. دووەم چەکەکانت پێدەفرۆشێ. ئەو پارەی بەس لەم عێراقەدا لەم کوردستاندا دراوە بە چەک جوانترین ژیان بۆ خەڵک دابین دەکرا. ئەوەی کە دەدرێ بە دەبابەیەک و بە ساروخێک لە یەک چرکەدا دەتەقێ وڵاتێک وێران دەکات وڵاتیش پێ ئاوادان دەکەی و بەس بە پارەی ئەو قمبەلەیە، بە پارەی ئەو بۆمبایە، بە پارەی ئەو تارەیە کە بە بەلاش خەڵکی لە ناو دەبا. بۆیە ئەوەش گلەیی لە دوژمن ناکرێت، بە گلەیەکە لە خۆمان بکەین. بۆیە ئیسلام فێرمان دەکا هەر کارێکت کرد هەوڵ مەدە بە تەنها خۆدوی، هەوڵ بدە خەڵکیش بەرژەوەندی پارێزراو بێ. سیاسەتت کرد، ئێستا خەڵک دەوڵاتی ئێمە دەڵێ فڵان حیزب ئەوبێت کاتێک حیزبی چاکە 100% دوژمنی بەرامبەرەکەی بێ. ئەمە لە سیاسەتا هەڵەیە. تۆ حیزبی خۆت جیاوازە مبارەکت بێ، ئەوت بەدڵە، ئەویش حیزبی خۆی جیاوازە مبارەک بێ، بەڵام هەوڵ بدەن خاڵی هاوبەش بدۆزنەوە. تۆ هەدەفت کوردایەتە، منیش هەدەفم کوردایەتە، تۆ ئامانجت ڕزگاری میلەتە، منیش ئامانجم ڕزگاری میلەتە، تۆ خزمەتی ڕەشوڕوت دەکەی، منیش دەیکەم. دەیوەرە با لەم ئامانجە هاوبەشانەدا خاڵی هاوبەش بدۆزینەوە، بەرژەوەندی هاوبەشەکانمان، نەک هەر بگەڕین ئەلێ لە چیدا زۆر ناکۆچین ئەوانە بتەقێنینەوە. دووەمیان لە بازرگانیدا ئیش و کەسابەتێک دەکەی، هەوڵ بدە دراوسێ دوکانەکەشت، ڕەفیقەکەشت، ناسیاوەکەتت، ئەهلی بازاڕەکەش خێرێکی پێ بدە. یعنی لە بازرگانیدا هەوڵ بدە کارەکەت کارێکی وابێ هاوبەشی بۆ هەمووان تێدا بێ. کاکە بەڕێنمایەکی خێر وڵای ئەم کەلوپەلە شکل ئیسفادەی هەیە ئەگەر جەنابیشت بێنی، وڵای من لە فڵان شتا زەرەدم کردو تۆ ئاگال لە خۆت بێ، ئەمە بە دووسێ دراوسێ دوکانت بڵێ، بە دووسێ ڕەفیقت بڵێ، بە تەلەفۆن پێی بڵێ، یەکسە خۆشەویستێک دروست دەبێ، بەرژەوەندی هاوبەشت بۆ دروست دەبێ. لە خوێندنە تەلەبەیەکی زیرەکی و بەتوانای لە ناو ژوورەکەی سێ-چوار قوتابی تێدایە، سێ-چوار خوێندکاری تێدایە، هەوڵ بدە بەشێک لە خوێندنەکەی خۆتیان پێ بڵێ، بڵێ لە ئیمتیحانە ئەمە گرنگە، من کاتی خۆی لە قۆناغی تۆدا بووم ئەمە زۆر دەهاتەوە، مامۆستا باسی ئەوە دەکا، ئاگال لەم دەرسە بێ، هەندێک خاڵی هاوبەشی لەگەڵا دروستکە لەگەڵ ئەو خوێندکاری لەگەڵتایە. لە کشت و کاڵە تۆوێکی چاکت هێناوە، با ڕەفیقەکە تۆوەکەی خراپ نەبێ، بڵێ ئەمەم ئیستیفادە لێ کردو تۆش لەمە بچێنە، ئەم جۆگە ئاوات ڕاکێشاوە، بڵێ تۆش تۆزێ لە ئاوەکەیدا دە بەرهەمێکی پێ بچێنە. بۆ ئەمانە بکەین، ئەم بەرژەوەندی هاوبەشانە لە لای یەک خۆشەویستمان دەکا. دووەم لە حەسوودی و ڕق و قینی بەرامبەر بە دوورمان دەکا. کابراڵ ئەو جۆگە لە ئاوە لەوێ لێدراوە کاکەوە منیش لێی دەخۆمەوە، منیش سوودم لێبینەوە، بۆ کوێریکەمەوە، بۆ بچم مستێگڵی تێکەم، بۆ زەهری تێکەم. ئەو دەڵێ ئەو دوکاندارە فڵان سەرکەوتنی لە بازرگانی بەدەستێنە ماڵی ئەوە بێ، وەتا یارمەتی منیشی داوە، ئامۆژگاری خێری کردم، هەلانیکەم حەسوودیت پێ نابە، ڕقی لێن نابێ، حەز بەمانەوەت دەکا لە شوێنەکەدا. ئەمە لە سیاسەتا، لە خوێندنا، لە بازرگانیدا، لە کوشت و کاڵە، لە هەموودا هەوڵ بدەین خاڵی هاوبەش لەگەڵ یەکترا بدۆزینەوە. قەت بەردی خڕمە بەخۆل لە هەموو خەڵک جیاکەیتەوە لە هیچ شوێنەکە جەگەل نەبێتەوە. بەڵام بەداخەوە میلەتی ئێمە لەم هەموو قسانە ڕەنبێ زۆر سوودمەند نەبوو بێ، دائیمە کورد ناتەبایی ناوخۆ کوشتوێتی. چەندین ساڵی زۆر ڕەنبێ 40-50 ساڵ لەمەوە بەربێ مامۆستا مەلا حەسەنی شاهۆی شاعیر فەرموویەتی ڕووی لە خاپی خوا دەکات، دەفەرمێت تەلەبکارم لە ڕەحمی تۆ لە ڕێی دینا بەسەر بەستی، نەجاتی دەی بە گورجی قەومی داماوی پەرێشانم، گرفتاری دەسیسەی کۆمەڵێ تلمیزی شەیتانن، بە زاهیر مەڕ کەچی وەک گورجی هار کەوتونە ناوڕانم، گەلێ ڕێکەوت و دەرفەت بوو لە دەستیاندا بە خۆڕایی، کەچی وەرناگرن عیبرەت بەدڵ لەم حاڵە حەیرانم، بە نەسر و نەزم و گۆرانی گەلێ پاڕایەوە شاهۆ، کە دواکەوتوو نەبن یەک بن بەڵام بێسوودە ئەلحانم. ئەو هەموو باسی یەکگرتن و تەبایی ناوخۆ دەکەین کەچی بەداخەوە چەند هەلمان بۆ هەڵدەکەوێ هەر بەدەستی خۆمان ماڵی خۆمان کاول دەکەین. هۆکارەکانی ناتەبایی یەکەمیان تەماحی دنیا، خوا لە قورئانە دەفەرمێ وەالئەرض وەضەعەها لیلئەنام، خەڵچینە ئەم زەویەم ڕاخستووە بەشی هەموو مرۆڤایەتی دەکا. خوا دەفەرمێ لە سوورەتی ئەڕەحمانە لیلئەنام، هەموو کەس لەم سەر زەویە نانی خۆی، ژیانی خۆی، گوزەرانی خۆی دەست دەکەوێت. خوا وای دابەش کردووە. هەزار ڕەحمەت لە مەلای گەورە مەلا محەممەدی جەلیزادە بێکە لە تەفسیرەکە لە بەرگی نۆ لاپەڕە 379 دەفەرمێ ئەو کاتە ئەو فەرموویەتی لە چلەکاندا ئەم زەویە خوا بۆ میلەتێک و شەعبێک و دەوڵەتێکی دیاریکراوی دروست نەکردووە، بۆ هەموو گەلانی سەرزەوی دروست کردووە، بۆ هەموو میلەتان و زمانەکانی دروست کردووە، بۆ هەموو دەوڵەتەکانی دروست کردووە. دەڵێت دووەل و شعوب، دەوڵەتەکان و میلەتانی سەرزەوی ئەگەر عەدل و ئینساف بەکار بێنن، ئەم دوو شتە عەدل و ئینساف بەکار بێنن،
دوو شتیش لابەرن تەماع و ئەنانیەت و خۆپەرستی لابەرن ئەم سەرزەویە بە ئاشتی بەشی هەمومان دەکات عدل و ئینصاف تۆ 22 دەوڵەتت هەیە کابرای عەرەب یەک دەوڵەتی کورد بەم کوردە ڕەوان نابینی ئەوە کەی عەدلە ئەوە کەی ئینصافە وەرە خواردە ئەم سەرزەویە دروست کردووە خاکی خۆم ماڵی خۆم ئاوەدانی خۆم ئاوی خۆم وەرە عەدلم لەگەڵ بەکاربێنە ناڵی عەدالەت چاکە دادپەروەری چاکە دەڵێ بەڵێ ناڵی ئینصاف و ویژدان نیشانەی ئیمانە دەڵێ بەڵێ دەوەرە بە عەدل و ئینصاف لەگەڵ ما بجوڵێەوە تۆ 22 دەوڵەتت هەیە من هیچم نییە ناشێمە سەر خاکەکەی تۆ دیتە سەر خاکی من ئەمجا لەناو خۆدا تەماع و ئەنانیەت دەفەرمێت چی ئەم قسە جوانی زانای کورد کە کردویانە مەلای عەرەب زەفەریان بەم قسانە نەبردووە تەماع و ئەنانیەت تەماعی دنیا وەلانە چاومە بڕە ماڵی خەڵک مەڵێ هەر دەبێ خۆشم بم بەس من هەبم تۆ نەبی ئەمە واز لێبێنن خەڵکینە بەخوا ئەم سەرزەویە بەشی هەمومان دەکا بەشی هەمومان دەکا و بەس زیادەوە لێمان دەبێنێتەوە لەوە هەموو خۆناغێکە دووەمیان ئەلفەردیە تەنها خۆبینین تەنها خۆبینین ئەوەیە کە ئینسان بڵێت تەنها من هەبم هەوڵ بدە تۆ هەبی ئەوە حەقی خۆتە هەر کەسێ هەوڵ نەدا بۆ خۆی پێبگان نیشانەیە لە ڕوتان گەمژەیە یەکەم کەس هەوڵ لە خۆت پێ بگەیت یەکەم کەس خۆت ببینە بەڵام پێگەیاندنی خۆت با لەسەر ڕووخانی خەڵک نەبێ ئەوە زۆر گرنگە با ناساندنی خۆت لەسەر ناشرینکردنی خەڵک نەبێ ئەمە ڕۆستا خەڵکێکمان هەیە ئەم فەیسبووکی و هەراو بە زمانە خۆی هیچی پێ نییە لەسەر زەویدا یەک کەلیمەی پێ نییە بەس ڕۆژانە خەریکی ڕووخاندنی خەڵکە من قسەیە بکەم تۆ قسەی بکەیت تۆ کارێکی جوان بکەی خەریکی تۆ دەڕوخێنێ تۆ هەبە بۆ خۆت هەبە بەڵام با بوونەکە لەسەر ڕووخاندنی بەرامبەرەکەت نەبێ حەقی خۆتە حەتا کاسبی بکەی و دەوڵەمەندی یەخوا موبارەکت بێ خوا پێی خۆشە بەڵام با دەوڵەمەندەکەی تۆ لەسەر هەژار خستنی من نەبێ با کۆشکە تەلارە بەرزەکەی تۆ لەسەر کەلاوە خانووەکەی من دروست نەکرابێ ئەمەیان گرنگە ئەوە فەردیەتە ئەینا کام ژیانی خۆشە کام خوێندنی باڵایە کام کۆشکی بەرزە کام پاروی چەورە هەمووی تێر عافێتت بێ بەڵام لەسەر حیسابی خەڵک نەبێ بەڵام ئازاری خەڵکت نەدابێ بەڵام نانی خەڵکت پێ نەبڕیبێ بەڵام ماڵی خەڵکت پێ کاول نەکردبێ ئیسلام داوای ئەوەمان لێ دەکا ئینسانی ناتەبا گرفتە بۆ کۆمەڵگا فرسەت دێنێ یەک کۆمەڵگا ئابڕوو دەبە بەسەرهاتێک هەیە خەندە ئامێزە لە کتێبێکە خوێنمەوە مەبەستێکیشم هەیە کە دەیجارمەوە ئێستا ئاماژەی پێ دەکەم ئەڵە کۆمەڵە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی گوندێکی گەورە بوون دێیەکی گەورە گوندێکی نزیکیان لەو دەوروبەرە ئەویش گوندێکی گەورە و دێیەکی گەورە بوون پرسەیەکیان هەبوو پیاوێکی کەڵە پیاوی گەوریان کۆچی دوایی کردبوو ئەو زەمانە هەموو ئاگادارین لە گوندەکانەوە کۆمەڵە پیاو معقوڵ کۆ دەبوونەوە دەڕۆشتن بۆ پرسەی ئەو دێتر تا ئێوار لەگەڵیان دەبوون کۆمەڵە پیاوانی بەڕێز و بە حورمەتی وەکو جەنابتان لەگەڵ خێزانە بەڕێزەکانیان وەکو ئەو خوشکانی کە ئەهلی مزگەوتن بەڕێ دەکەون و دەچنە پرسەی پیاوان و ژنان بۆ دێیەکەی تر بە پێدەڕۆن لەناو دەوەنەدارێکەوە کابراایەک دەردەپەڕێ ئەڵە وەڵام منیش دێم دەڵێن کاکە تۆمەیە ئەڵە بەخوا دێم ئەن کاکە ئاخر بە عەمەل نایە بەڵام زایم ئەم کابرایە بۆ بە کەڵک نایە لەم مەجلیسەیە بێ بێکەڵکیەکەی ئەوەیە حورمەتمەیە بۆ ڕووی جەنابتان و ماڵی خوا مینبەر با لە سکیان ناوەستێ یعنی لە هەر شوێنێکا بێ دەستی لێ دەکێشە و تەقەی خۆی دەکات لەبەرەوە خەڵک خۆی لێ دەپارێزە لە تەنیشتیشیەوە دانیشێ ئەمیش دەڵێ بەخواستکم عەماری کەس نییە جا هیوایە بای تێ ناوەستێ هیوایە قسەی تێ ناوەستێ هیوایە نهێنی تێ ناوەستێ هیوایە ئیخبارێکی تێ ناوەستێ بکەوێتە دەمیەوە بە هەموو دنیا ڕادەگەیەنێ ئەم کابرایە لەوە بوو بای کە لەسکا کۆ دەبووەوە باوبژی هەبوو دوو لە ڕووتان هیچی لەسکا بەن نەدەبوو هەر شەرمیشی نەدەکرد و تەریخیش نەدەبووە کە لە عورفی کوردە ئەمە شتێکی ناشرینە زۆر لەبەری پاڕانەوەتی وەڵا هەر دێم یان شەڕ دەکەم یان دێم وتیان کاکە ئەمە بەڵای لا بەلایە هەر دێ بەڵام بۆ خوا لەو دێ حەیامان دەبا وتیان کاکە بە شەرتێک وەرە دانیشە لە سەروی مەجلیسەکەەوە سەدارەتی مەجلیس بە تۆ بێ بەڵام توخوا دەنگەدەنگی لێ پەیدا مەکە وتی بە شەرتێک شتێکم بدەنێ پێم ماقوڵێکیان وتی کاکە 4 ڕبەگەنمت دەدەینێ 4 ڕبەگەنمی ئەو زەمانە دەدەینێ کە گەنم خۆشەویست بۆ نان خۆشەویست بۆ لە ناو خەڵکە بەڵام بێدەنگ دانیشە حەیامان مەبە دەیەکەی ئێمە ئابڕووی هەیە توخوا ئابڕوومان مەبە لە ناو خەڵکە بە دوویان کەوت و ڕۆیشتن و چوونە مەجلیسەکەەوە باوبشتینی بۆ هێنا ماوەیەک دانیشتن وتی چیم بە خۆم کرد باشە من بۆ بە 4 ڕبەگەنم ئازادی خۆم پێشێل کرد دەبێت بە ئارەزوی خۆم تەقەی خۆشی بکەم وەڵا دەیڕوانی بەناو خەڵکەدا جال لەسەر وشەی تەقەی خۆشی حەز دەکەم ئەوە بڵێم
ئەو کەسەی لە هەر مناسەبەتێکە یاری دەکرێت یەکێ دەبێتە سەرۆک حیزبێک دەیباتەوە فڵان دەکرێت تفەنکەی دەردێنێ و بە ئاسمان ئاتەقە دەکات لەگەڵ ئەو تڕکەنە هیچ فەرقی نییە چۆن ئەویان عیبەیە کە میلەت پێی عیبە ئەوە باس بکە وەڵڵاهی دەبێت بەو چاوە ئێمە سەیری ئەو کەسەکەین کە لە هەر مناسەبەتێکە بە ناوی خۆشیەوە تەقە دەکات یەک دەمەقاڵی بچووکی لەبێ و پەلاماری ناو سارەکەی دا و کڵاشکۆف و دەماسێت دێنێتە خوارەوە تەقە دەکات قەسەم بەخوا دەبێت میلەتی کوردوای لێبێت ئەو تڕکەنە چۆن حای چۆن ئابڕووی ئەوەش ئاوا بەرێ ئەوە تڕکەندنە نەک تەقەی خۆشی ئەوە تڕکەندنە نەک پەنانەبردن بۆ یاسا لە دەمەبۆڵێژی بچووکی 5 دقەیدا 5 دقەیتر ئارام بگرێ شتەکە بۆ خۆی کب دەبێتەوە بڕۆ ناو سارەکەت و تا ماڵێ بچەوە پەرداخی ئەو بخوانە دێوانە پیاوێکی کەی ئەو کەسانە ها خەڵک وەزانە زۆر قارەمانە ئەوە تڕکەنی ناو کۆمەڵگایە دەبێت ئاوا بناسرێ بۆیە وشەکە ئاوا دەڵێم خەڵک ئاوا تەریق ببێتەوە خەڵک بە پیا و قارەمانی نەزانێ بڵێن هەی ئابڕۆچ و حەق وا سەری خۆت هەڵگری حرمەتم هەیە وحەیەک بەیەکی بەڕێستان ئەگە خوا نەخواستە خوا پەناماندا ئینسان لە مەدیسێکی قەڵەباڵغا دەنگێکی لێ بێتەوانە پێ عیبە جارشکە بەو کۆمەڵگایدا بچێتەوە ئەگە کەسێک تەقەیەک لە ناو کۆمەڵگادا بکە حەق وایە بەو ناوەدا نەڕواتەوە سەری لوتی خۆی ڕەشکە ئەوە نەک قارەمانیەتیە ئەوە ئابڕۆچوونە ئەو بەسەراتەشم هەر لەبەر ئەوە جێڕایەوە بەڵێ کابرا ناوسکی بای کرد وتی چیم بەخۆم کرد فرسەتی هێنا وتی ئێستا شتێک دەخەمە بەردەمی ئەو جەماوەرەی خۆم بە قسەم نەکەن دەستی لێ دەکێشم وتی ڕووی تێکردن وتی ئەوە هات و ئەوە دێ خۆ نەمانگوت و بەڕبەی چێ بیری کردەوەتی لە ناو دێدا ڕبە زۆرن ڕبەی بچووک هەیە ڕبەی متەوەسط هەیە ڕبەی گەورە هەیە وتی ئەوە هات و ئەوە دێ خۆ نەمانگوت و بەڕبەی چێ ئەگەر بێت و پێم ناڵێن ئێستا دەستی لێ بەردەدەم عاقڵمەندێکی وەکو جەنابتان ڕووی تێکرد وتی کوڕە توندی بگرە و بیکێشە بەڕبەی مامدەروێشە ڕبەی مامدەروێش لە هەمووان گەورەتر بوو لەو دێ ئەمە شوور بوو گەنمەوەی دەپێوە وتی بەڕبەی مامدەروێش بۆ دەپێوین بەڵام ئامان حیامان مەبە جا هیوا هەیە حیای میلەتێک دەبا خۆفرۆشی وا هەیە لە یەک فرسەتا میلەتەکەی دەفرۆشێ ئەبێ خێرا شتێکی بخەیە دەمەوە ئەوە مەبەستم سیاسیەکانیشە ئابڕوبەری سیاسیش هەیە میلەتێ سەر شۆڕ دەکات بە خێرا شتێکی بدەیە بە قوربان دەنگ دەستی لێ مەکێشە تون بیکێشە بەڕبەی مامدەروێش بۆی پێوی سێم لەو شتانی ناتەبایی دروست دەکەن حیزبایەتی سەقەت حیزبایەتی لە هەموو وڵاتێکە دەبێت و تا قیامەتیش بە قسەی من و تۆ کۆتایی پێ نایە بەڵام کە هەبوو با سەقەت نەبێ حیزبایەتی سەقەت دەزانی کامەیە سەقەت ئەوەیە بێ ئامانج و بەرژەوەندی خواست دۆستی سەر سفرە باڵباڵێن جاران هەر باڵی مریشەکە بوو ئێستا لە ناو حیزبا باڵ هەیە خەتێنم لە ناوی یاری منداڵانە بیست بوو ئێستا خەتی فڵان و خەتی فڵان ئێتۆ با بە تۆ بە حیساب یەک حیزبی یەک ئامانجی هاوبەش و یەک ئاڵا و یەک دروشمت هەیە کەسی سەیەک ئەمە باڵی فڵان کەسە هەر لە ناو حیزبەیدا ئەوە خەتی فڵان کەسە هەر لە ناو حیزبەیدا هەموو زەرەدەکەش بۆ چێ بۆ ئەم فەقیر و هەژارە داماوەیە کە دەنجیان پێدەدا لە وڵاتانی پێشکەوتوودا حیزب هەیە بەڵام خەڵک لەسەر ئەساسی وەعی دەنگ بە حیزبەکە دەدا ئەو ماوەی پێشووکەوت ترامپەی ئەمریکا هەڵبژێردرا دواتر جۆرج بۆشی باوک و جۆرج دەبلیو بۆشی کوڕی کتێبێکیان نووسی لەوێدا دەڵێ لیان بوو خۆیان وتویانە چونکە عیبە لە وڵاتانە عیبە لە خەڵک بپرسی دەنگت بە چێ داوە هەر ڕۆژنامە نووسیش ئەو مافەی نییە لە وڵاتی ئێمە ئەو وەعێشمان نییە لەسەر تەلەڤیزۆن فڵان کەس دەنگت بە چێ داوە دەنگت بە بەڵێ داوایان دەنگت بە نەخێر داوە ئەوە هەر حرامە لە سیاسەتە ئەوە ئەمافی ئازادی خۆتە تۆ مافیەوە نییە لە من بپرسی مامۆستا بەیانی چیت خواردووە ئەو پەیوەندی بە خۆمەوە هەیە چیم خواردووە چیم نەخواردووە چی دەخۆم تۆش پەیوەندی بە خۆتەوە هەیە دەنگدانیش ئەو مافە کەسیەتیە کەس بۆی نییە لە براکەی بپرسێ چیت کردووە چیت نەکردووە بۆ وات کردووە بۆ وان نەکردووە بەڵام خۆیان نووسیویانە جۆرج بۆشی باوک کە شەڕی کەندا و لەسەر دەمێوا کرا یەکێکە لە دامەزرێنەرانی حیزبی کۆماری ئەمریکیەکان لەسەرکردە باڵاکانی ئەڵێ من دەنگم بە ترامپ نەدا کە کاندیدی خۆمان بوو لە حیزبەکەی خۆم بوو حەزم دەکرد حیزبی کۆماریەکان پێشکەوێ بەڵام دەنگم بەو پیاوە نەدا چونکە سەیری ئەخلاقم کرد پیاوێکی بێحورمەت و بێڕێزە پیاوێکی توندڕە و توندە سەرمان بە خوڕا دەکە ئەم پیاوە بۆیە دەنگم بە ناحەزەکەی خۆمان هیلاری کلینتۆندا کە لە حیزبی دیموکراتەکانە ها ئەندامێکی باڵای ئەو حیزبە دەنگی بە کاندیدی حیزبەکەی خۆی نەداوە بە بەرامبەرەکەی داوە چونکە دەڵێ ئەمەی خۆمان بەڵایە بۆ خۆمان پێش هەموو کەس حیزبەکەی خۆم لە ناو دەبە کوڕەکەی جۆرج بۆشی کوڕی ئەڵێ من وەرەقەکەم بە سپێتی تێکرد چونکە وتم وەکو ئەوەی بە خۆمانی نادەین با بە بەرامبەرەکەشی نەدەین بەڵام دەنگم بەوەی خۆشمان نەدا ئەوە حیزبایەتی ئەسڵە بۆیە ئەو هەموو حیزبەشەیە و بە یەکیشان ناتەقنەوە دژیەکیش قسە دەکەن دوایش پیرۆزبایی لە یەک دەکەن حتا 4 ساڵەکەی خۆی تاوا دەبێت لە ئیسلامدا مشکلە ئەوەیە گە مسلمانان ناوابن خوا لە قورئانە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو شوێنە سەیری قورئان کەن چەند وردە لە سوورەتی شوعرادا دەفەرمێ وەخفض جەناحەکە لمن اتبعەکە من المؤمنین
ئەی محەممەد صلی الله عليه وسلم باڵیم بلکەچی تەواضع ڕاخەبوو ئەو ئیماندارانەی بە شوێنتەوەن و لێن نزیکن بۆیە ئەهلی مزگەوتەکەی خۆت ئەهلی گەڕەکەکەی خۆت ئەهلی مەزهەبەکەی خۆت ئەوانەی بیر و ڕای خۆتن لە تەسەوفا لە تۆ نزیکن لە عەقیدەدا لە تۆ نزیکن حەقی خۆتە خۆشترت بوون حەقی خۆتە زیاتر لێیان نزیک بێەوە هەروەها هاوکاریان بکەیت دڵسۆز بی بۆیان پیان ببەخشی بەڵام دەبێت هەموو ئیماندارانی سەرزەویشت خۆش بێت چونکە لە ئاەتەکەی سوورەتی حیجری شاخوا دەفەرمێ وەخفض جەناحەکە للمؤمنین ها قورآن ئەگە بەوردی سەیری کەن زۆر دەرسمان پێ دەڵێ لەوەی یەکەمیانە لمن اتبعك من المؤمنین لێرەدا وەخفض جەناحەکە بەڵام لمن اتبعەکەی لەگەڵ نییە للمؤمنین هەموو ئیماندارانی سەرزەوی وای ئەوانەی کە بە ناوی ئیسلامیشەوە خەبات دەکەن کابرا سەیر دەکەی دەڵێ بە میلیم لەگەڵ مندا مخالیف بی دوژمنمی دەبێت ئابڕوت بەرم با مسلمانیش بی هاسەی دەکەی چ قسەیەک بێت دەڵێن جاری وا خەریکە کارێکی هاوبەشی ئیسلامیانە دروست دەبێت یەکێک بەوەی دەڵێن ڕەدوو کەوتۆ یەکێڵە ڕەگەڵ کەوتۆ یەکێڵە کوڕە تۆ خاینی یەکێڵە تۆ بن دیواری تۆ براکەی دوێنێ بووی ئەوە لە ناو ئیسلامدا مسلمانێکی بەستە زمانی وەکو جەنابیشە سەر لێ تێک دەچێت باش ئەوانە مەلا و کابرای دین خوازن ئەوا بە یەک دەڵێن دەبێت خەڵکەکەی کەچی بکە ئەوە حیزبایەتی سەقەتە ئەوە تەفرەقەی حیزبی مسلمانانیش ناشرین دەکرێت پێغەمبەری خوا لمن اتبعك با تۆ لەگەڵ گروپێکا بی بەڵام للمؤمنین عامەتەن دەبێت ڕەحمەتی بۆ هەمووان نابێت بە چاوی ڕقەوە سەیری خەڵکەی نابێت خەڵکی بەرامبەرەکەت بشتێنی ئەوە بە تایبەت بۆ مسلمانان ئێمە زۆر جار لە ڕوومان نایە باسی برایەتی بۆ خەڵک بکەین لە کاک ئەوە تا مسلمانان بۆ خۆیان ئەوان ئیتر چی بە حیزب عەلمانی و سیکۆلارەکان دەڵێ فعلەنیش ڕاست دەکات قسەکەی وایە و دەبێت زیاتر ئاگامان لە خۆمان بێ حیزبایەتی سەقەت وەکو سێ شت هەیە دەڵێن ڕەنجی بەبایە قەت نابێ بە هیچ ناتەبایە ماڵی فرەژن ئاشی فرەوەستا دێ فرە شوێخە ئەوە لە هەموو کتێبی قەدیمیانە بیخوێنەوە ماڵی فرەژن کابرا لە بەخوا دوژنم هەیە زۆر مرتاحم بەخوا ڕاز ناکەی ئەگە دوژنت هەیە دوو کون لە جەرگتە ماڵی فرەژن و ئاشی پڕوەستا چونکە کەس خۆی لێ بە سەحەب ناکە ئێستا سارێک سێ چوار سایاقی هەبێ ئاخری لە بێڕۆنیدا دەسووتێ کەس خۆی بە سەحەب نازانێت ئەمڕۆ ئیشەکەی خۆم پێجێبەجێکم کوڕە ئەوەی دوای من حەقی هەیە بەسەری ئەوە چاچی دەکە دێی فرە شوێخاش وڵاتی پڕ حیزب و وڵاتی پڕ سەرکردەش ئاوایە کەس کتێبی کەس ناخوێنێتەوە لەو بەینە هەمومان دەبین بە قوربانی لە حیزبایەتی سەقەتە سەرکردە کاتێک کە پارێک نانی خۆشی دەستخەوت میلەتەکەی لەبیر کات دوێنێ لەبیر بچێ کۆتا وتارەکەمان بەم بەسەرهاتە دێنین کە لە ساڵی پەنجاکانە لە کۆتایی پەنجاکانە ئەمریکیەکان لەگەڵ ڤێتنامیەکان شەڕێکی توندیان بوو ڤێتنامیەکان قارەمانانە بە شەڕی پارتیزانی لیان دەدان وەکو دەواری شەڕیان لێکرد بوون با بە دەواری شەڕی ناکە ناچار ئەمریکیەکان داوان لە ڤێتنامیەکان کرد وەرن با بچینە سەر مێزی گفتوگۆ بە ئاشتی ڕێکەوین بڕیاریاندا لە پاریس لە فەڕەنسا لە شاری پاریس پایتەختی فەڕەنسا نوێنەری هەردوو لە ئەمریکیەکان و ڤێتنامی شۆڕژێڕەکان بچن لەوێ دانیشن نوێنەری ڤێتنامیەکان دوو پیا و دوو ژن چوون کە لە مەتاری پاریس دابەزین بۆ گفتوگۆ ئەمریکیەکان خۆیان زۆر بە زەخمتر دەوان دەزانی دەسەڵاتدار بوون باشترین ئۆتۆمبیلیان بۆ هێنابوون یەک سلسلە ئۆتۆمبیلی ئاخر مۆدیل باشترین وتێلیان بۆ گرتبوون باشترین خزمەتکار خزمەتیان کە و باشترین خواردنیان بدرێتێ وتیان قوربان فەرموون ئێوە هاتوون گفتوگۆ لەگەڵ ئێمەدا بکەن باشترین وتێلی چەند ئەستێرەیمان بۆ گرتوون ئەو زنجیرە ئۆتۆمبیلە لە خزمەت جەنابتاندایە بۆ ئەم چوار نەفەرە ئەمانە خزمەتکاری جەنابتان ئەو خواردانەشتان بۆ ئامادەکراوە ئەڵێ نوێنەری ڤێتنامیەکان وتیان بەداخەوە داوای لەبوردنتان لێ دەکەین ئێمە ناتوانین لەگەڵ ئێوە بین بەسەر سوڵمانە وتیان یعنی ئەو سواری ئەم ئۆتۆمبیلە چاکانە نابن لە شاخەوە بە جووتێ پێڵاوی لا سیکەوەدا بەزیون وتیان نەوەڵە وتیان ناچنە ئەو وتێلانەی کە خەوتان پێوە دەبینی ئێوە هەر لاشکەوتان وتیان نەوەڵە وتیان ئەی دەچنە کوێ خۆ لەسەر شەقام ناخەون وتیان نەوەڵە یەک دوو تەلەبەی ڤێتنامی فەقیر هەن لە ئەو پەڕی شاری پاریسەوە دەژین لە داخیلیەکە بۆ خۆیان ئەم شەو دەچین میوانی ئەو تەلەبانەی خۆمان دەبین کابرای ئەمریکی بەسەر سوڵمانە وتی پێم سەیرە ئەم تەرحەی ئێمە ڕەت دەکەنەوە دەچنە لای دوو سێ تەلەبەی هەژاری داماو لە کولانە خانوویەکە نانی فەقییانە لەگەڵەوە دەخۆن ئەڵە کابرای ڤێتنامی زۆر جوان جوابی دایەوە وتی کاکە ئێمە کاتێ شەڕمان دەکرد لە شاخ لەگەڵ ئێوەدا لە شاخ لەسەر بەردەکان دەخەوتین و گژوجای کێوەکانمان دەخوارد ئەمڕۆ سروشتی خۆمان بگۆڕین چاومان بە ئێوە کەوتەوە و بچینە قەسر و قسوور و سارێ ئاخر مۆدیل و پاروی چەورەوە دەترسین ویژدانیشمان لەگەڵ یا بگۆڕێ ئەو کاتەکە ویژدانمان گۆڕا میلەتەکەمان دەدۆڕین لەسەر مێزی گفتوگۆ لەبەر ئەوە لێمان گەڕێن با سروشتمان نەگۆڕێ خیانەت لە میلەتی خۆمان نەکەین ئاخری لەو گفتوگۆیەدا ڤێتنامیەکان سەرکەوتن ڤێتنام بە یەکجاری ڕزگاری بوو لە دەست ئەمریکیەکان خۆز لە سەرکردەکانی ئێمەش لەمانەدا سوودیان ببینایە ئاوا
کوڕێکی کوردی خۆ لەو سەری دنیا بخوێنێ بەڵێ دەچمە داخیلەکەی ئەو لە کۆشک و تەلارەکەی بەرامبەرەکەم پێم خۆشترە با سروشتم نەگۆڕێ با ویژدانم نەمرێ لەگەڵیدا ویژدانیشم لەگەڵیا دەگۆڕێ. ئێمەی مسلمان ئێمەی میلەت ئەگەر کەسێک لەگەڵتا لە عەقیدە و بیر و باوەڕە ناکۆک بوو لە ئەخلاقیاتە لەگەڵ تۆدا نەیدەخوارد نەسیحەتی بکە نەسیحەت و ئامۆژگاریەکی جوانی دڵسۆزانەی بکە و ئابڕووی مەبە. شعارمان ئەوە بێ نەتەعاون و فیما ئیتەفەقنا لەو شتانەی کە تەباین و کۆکین لەسەریدا و ڕەهاوڕاین هەمومان متفق دەبین ويعذر بعضنا بعضا فيما اختلفنا عذریش بۆ یەک دێنینەوە لەو شتانەدا کە خلافمان لە نێواندا هەیە. من ڕێی خۆم پێ زۆر چاکە احتیمالیشی هەیە هەڵە بم ڕێی تۆم پێ هەڵەیە احتیمالی هەیە ڕۆژێ بۆم دەرکەوێت تۆ ڕاستت کرد بێ و من هەڵم کرد بێ. عذر بۆ یەکتر بێنینەوە هاوکاریش بین لەسەر ئەو خاڵانەی کە هاوبەشن لە نێوانماندا. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی خوای پەروەردگار باشتر لە قورئانەکەی خۆت حاڵیمان کەی یا ڕەبی خوای موسڵمانان لە ناو خۆماندا تەبابین میلەتی کورد خوای تەباییمان پێ خەڵات کەی خوای تەبایی گەورەترین سەرمایە بیکەی بە خەڵاتی ئەم میلەتە کوردە موسڵمانە و هەموو موسڵمانانی جیهان. یا ڕەبی خوای ئەو کەسانی کەوان نەخۆشن داوای دوعای خێریان کردووە خوای شیفای بە خێریان بۆ بنێری خوای هەر کەس نەخۆشە و دوعای خێریشی داوا نەکردووە تۆ ئەشافی و شیفات بەشی هەمووان دەکا یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری شیفای نەخۆشی دەرونیمان بۆ بنێری ئەو کەسانەی دڵناڕەحەتن خوای دڵیان خۆشکەی ئەو کەسانەی لەش بە ئازارن خوای دەرزی و دەرمانە بکەی بە شیفای لاشەیان ئەو کەسانەی نەبوو نەدار و هەژارن خوای دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیەوە دەرگای ڕەحمەتی خۆت لە میلەتی کوردی موسڵمانە بکەیەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە لە هەموو نەهامەتێک و لە هەموو خراپەیەکی ناوخۆ ڕقلێبوونی ناوخۆ لە جەنگی ناوخۆ ئێمەش موسڵمانانیش بە دوورکەی یا ڕەبی خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.